بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ پێنجشەممەی داهاتوو دووەکرا هەرچەندە وا بڕیار بووم بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرسی ئاڵوگۆڕی دەستەڵات لە نێوان پارێزگەری سلێمانی و هەڵەبجە لە نێوانی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان پەسەند کات بەڵام کۆبوونەوەکە دواخرا بۆ پێنجشەممەی داهاتوو پەیوەنددارێک لە بەڕێزان دکتۆر فەرات تۆفێک سەرۆکی لیستی هاوپەیمانی نیشتیمانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەروەها ڕەسوڵ ئیبراهیم ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە بزوتنەوەی گۆڕان تاوتوی ئەم پرسە دەکەن لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانم درێژە بەم پرسە دەدەین. هەبوونی کێشەی یاسایی کۆبوونەوەکە بەڕێوە نەچووە. یەکێک لە بەڕگەکانی ڕێکەوتنی نێوانی یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە لە نۆی کانونی یەکەمی ساڵی 2014 پەسەندکرا دەڵێت کاندیدی یەکێتی نیشتیمانی بۆ 2 ساڵ پارێزگای سێتیە لە دکتۆر ئاسۆ فەرەیدون کە لە بەروەری 11 2014 دەست بەکار دەبێت تا 9 2016 کاندیدی بزوتنەوەی گۆڕان بۆ 2 ساڵی دووەمی پۆستی پارێزگای سێمانی بریتە لە هەڤاڵ ئەبوبەکر کە لە بەرواری 10 2016 دەست بەکار دەبێت تا 30 2018 لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی پارێزگای سێمانی لە کۆی 32 ئەندام 29 ئەندام ئامادە بوون بەڵام بەهۆی کێشەی یاسایی لە نێوان بەشێک لە لیستەکانی ئەنجومەن کۆبوونەوەکە بۆ 25 ئاب دواخرا. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا ڕەسوڵەگر لە جەنابتان و دەست پێ بکەین بە دیاری کراوی هۆکاری دواخستنی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ پێنجشەممەچی بۆ ئەمڕۆنەتان توانین پرسی ئاڵوگۆڕی پارێزگار یەکلا بکەنەوە. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان طبعاً بڕیار وا بوو کە ڕۆژی ئەمڕۆ یەکشەممە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە سەعات 10 سەرلەبانی کۆ بێتەوانێ و پۆستی بەڕێز دکتۆر ئاسۆ پارێزگاری سلێمانی ئیقالە بکرێ پۆستەکەی و لە دواتردا پارێزگاری تازی سلێمانی کە بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر هەڵبژێردرێ و پاشان سەرۆکی ئەنجومەن کە ئیستحقاقی یەکێتیە دەنجی لەسەر بدرێت و پاشانیش جێگری سەرۆکی ئەنجومەن کە بۆ بزوتنەوەی گۆڕانە ئەویش بە هەمان شێوە دەنجی لەسەر بدرێ. بەڵام ئێمە لە سەرەتادا کۆمەڵێک موبەڕمان بیست لەلایەن برادرانی یەکێتیەوە بەداخەوە لە سەردادا ویستی ئەوان وتیان ئەجێندای کۆبوونەوەکەمان بەدەست نەگەیوە کە لە کاتێکدا لە ڕۆژی پێنجشەممە ئەجێندای کۆبوونەوەکە بەردەستی ئەندامانی ئەنجومەن خرا و لە ڕۆژی یەکشەممەش بڕیار لەسەر ئەو بابەتانە دەوو بدرا هەرچەندە ئەم ئەجێندایە لە ڕۆژی 11/12/2014ەوە باز لەسەر ئەو بابەتە کراوە دەکرێت بڵێ تاک بە تاشی یان بەشێکی زۆری هەر زۆری خەڵکی پارێزگای سلێمانی دەرکی بۆ کردووە کە ساڵێک و 8 مانگ پۆستی پارێزگاری سلێمانی لە سەرەتادا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت و ساڵێک و 8 مانگی دواتریش بۆ بزوتنەوەی گۆڕان دەبێت کە بریتە لە دکتۆر هەڤاڵ و پاشان ئێمە ئەم ئەجەندا کە ڕوون و ئاشکرا دیار بوو هەندێک لە برادران داوای سیڤیەکانیان کرد سیڤیەکانی خودی دکتۆر هەڤاڵ 2 ساڵ لە ئەنجومەن لەگەڵ ئێمەدا کار دەکات و بمانێت سیڤی بوێت و بەڕێز پارێزگای سلێمانیش کە هەمومان دەیناسین و خودی سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەشی هەر لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەڵدەبژێردرێن و ئەمانش کەسی ئاسایی و دیارن پێمانێ هیچ پێویستی بە سیڤی بکە و دواتر کۆبوونەوەکە دواخرا بڕیاردرا کە کۆبوونەوەکە بۆ سەعات 12 دەست پێ بکاتەوانێ لە سەعات 12ش ئەم کۆبوونەوەی دواخرا دواتر هەندێک هەوڵ لە ئارادا بوون لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بۆ بەیەکگەیشتنیان بەڵام ئەم جارەشیان کۆبوونەوەکە دواخرا بۆ
ساعات 6 ئێوارە و لە ساعات 6 ئێوارەشدا برادرانی یەکێتی حزوریان ئامادە بوو و سەرجەم فراکسیۆنەکانیش حزوریان ئامادە بوو لەناو ئەنجومەندا، بەڵام دەبوایە پێشتر ئەمە دەست لە کارکێشانەوەی بەڕست پارێزگای ئیجتیماعیمان بەدەست گەیشتبایە، بەڵام ئەم دەست لە کارکێشانەوە نەگەیشت بەدەستی ئێمە، خۆی ئێمە ناتوانین کە دوو پارێزگار هەڵبژێرین، بۆیە برادرانی یەکێتی ئیقالەکەی پارێزگای ئیجتیماعیان نەهێنا بۆ ناو ئەنجومەن. ئەو کارەکەشیان ئەوە بوو ئەوان پێیان وا بوو کە بۆ دەست لە کارکێشانەوەی بەڕێز پارێزگای سلێمانی کە لە مادەی 5 لە بەرگەی 14 دەڵێت هەر کاتێکە لە پێچینەوە لەگەڵ پارێزگاری سلێمانی بکرێت لەسەر هەر بابەتێکە لە ڕووی گەندەڵی ئەو بابەتانەوە یان بیەوە بۆ خۆی ئیقالە بکە، پێویستی بە دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەن هەیە. لەم بابەتەش ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ژمارەیان 32 ئەندامە، پێویستمان بە 21 دەنگ هەبوو، بەڵام بە بۆچوونی من بەشێکی هەر زۆری برادرانی یەکێتی ئێستاعدادی ئەوان تێدا نەبوو کە ئیقالەکە لە بەڕێز بۆچی نیازی ئەڵوگۆڕی پۆستەکان نییە؟ من نازانم بەداخەوە. ئێستا بە دیاری کراوی کێ هۆکاری دواخستنەکەی ئێوە وەکو فراکسیۆنی گۆڕانیان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیار بوو لە دواخستنی کۆبوونەوەکە و ئەوان چاوەڕێی ئەوان دەکرد کە چانسێکی دیکەیان بدەینێ، بۆیە کۆبوونەوەکە دواخرا بۆ ڕۆژی پێنجشەممە. لەسەر داوای ئەوان دواخراوە کۆبوونەوەکە؟ بەڵێ لەسەر داوای ئەوان تەبعاً دواخرا و هۆکارەکەشیان ئەوە بوو کە ئەوان پێویستیان بە ڕاوێژکردن و بە خەڵکی یاسایی لەسەر ئەم بابەتە، هەرچەندە ئەمەش بە بیانودا دەدرێت لە ئاڵوگۆڕنەکردنەکە. هیوادارم وانە بێت، چونکە ئێمە لە هەفتەی 5 2016 ڕێکەوتنێکمان کردووە لەگەڵ برادرانی یەکێتیدا، خەڵک بە ئومێدەوە لەو ڕێکەوتنە دەڕوانێت. ئێمە نامانەوێ وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی پما بەسەر لەم ئەندامانی ئەنجومەنی برادرانی دیکەشمان ببین بە سەبەبی هەڵوەشانەوەی ئەم ڕێکەوتنە، لەبەر ئەوە ئومێد دەکەین برادرانی یەکێتی لە ڕۆژی پێنجشەمەی داهاتوودا هیچ عەرقەلەیەک بۆ ئەم بابەتە دروست نەکەن، و چونکە بابەتەکە ڕێکەوتنە بەپێی بڕگەی ڕێکەوتنی ژمارە 2 ئێمە کە لە ساڵی 2014 کردومان ئەو ڕێکەوتنە خاڵەکانی بەڕوون و ئاشکایی دیارن. دواتەگرێم لای بەرز کاوی تۆر دەمەوێت سەرنجی بەڕێزش بزان لەسەرم دانیشتە ئێوەکو فراکسیۆنەکەی خۆتان بەشداری ئەم دانیشتتان کردو، ئایا لەگەڵ دواخستنی ئەم دانیشتە بوون یاخود هۆکاری چی بوو بەلای ئێوە کە ئەم دانیشتە نەکرا؟ بەڵێ دیارە دانیشتنەکە خۆی بەپەلە وەگەوترێ بە پەلەپەلی پێوە دیار بوو و دواخستنەکەشی بە هەماشیەوە پەلەپەل و بێبەرنامەیی پێوە دیار بوو. دانیشتنەکە بوو پەلەپەلی پێوە دیار بوو، دانیشتنەکە بووە پەلەپەلی پێوە دیار بوو، جاوە بابەتەکە زۆر هەڵەگرێت. لەبەرەوەی من پێم وایە ئەساسی ئەم دانیشتنە کە لەسەر بنەمای ڕێکەوتنی نێوان یەکێتی و گۆڕان بۆ ڕێکەوتنەکە لە ڕاستیا چارەسەری ئەو قەیرانەی کە لە ساڵی 2014 تووشی ئەنجومەن بوو نەکرد، بەڵکو موسەکینێکی پێەیە. ئەو دیاردەیە کە بەداخەوە لە هەموو شەرقی ئەوسەد و بەتایبەتی لە عێراق هەیەوە لە کوردستانیشەوە دەرکەوت بەردەوامە. ئێمە چارەسەری کێشەکان لە بنبڕی ناقین، تەنها موسەکینێکی کاتیە نیە بەڕێیەکەین بۆ کاتێکی تر. ئەم بابەتە بە قەناعەتی من هەمان کێشەی 2014 دیسانەوە سەری هەڵاوەتەوە، بەڵام ئێستا بە جۆرێکی تر ڕەنگە و کاتە کۆمەڵە ئیستیحقاقاتەکە و ڕێکەوتن لەسەر ئیستیحقاقاتەکە کێشە بوو. ئێستا لەمپەرەکان بوونە لەمپەری کارگێڕی و لەمپەری یاسایی کە لە بەردەمەوە. شاگەروانە بووە پێم وابووە بابەتانە هیچی دروست نابوو. لانی کەم ئەگەر هەردوو لایەنی ئەساسی ڕێکەوتنەکە کە لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە نێتی جددیان هەبووە بۆ ئەمە مانگە لەمە پێشامەدەکاریان بۆ کرد، وەلانی کەم پێشتر دراسیەوەیانە کرد کە لە مانگی هەشتا پێویستی بۆ نمونە ئەو مەرسومی سەرۆکی هەرێمە بێ بوو پێرەژ ئەوەی ڕێکەوتنەکەی امزاکەنەوە بیر لەوە بکەنەوە کە ئەمان هەڵویستیان چییە بێ لەو بارەیە. بۆیە پێم وا بێت تەنیا موسەکینێک بوو لە 2014 تا ئەمڕۆ سەر لە نوێ کێشەکە هەڵەیاتەوە. واگەرنا ئەو بابەتانەی کە بوونە سەبەبی ئەوەی دواخستنی کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەکرا لەسەرەوە ڕێکەوتنی بۆ بکرێ بە 23 دەنگ هەموو بڕیارێک دەتوانێت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەربکرێ. ینی ئەگەر شتێک یاساییش نەبێ وەک چۆن ڕێکەوتنەکە دیسان و یاسایی نەبوو قوبوڵ کراوە دەنگیشی پێدرا و تێپەڕێنرا هەموو بابەتەکانی ترەکرا ئەوە بێ. بەڵکو پێم وایە بابەتەکە ئەوەیە کە هەمان کێشەکەی و ئەمڕۆ سەری هەڵاوەتەوە.
ئەوەی پرسیارەکەی جەنابەت بۆچی پێنجشەمە پەلەپەلی پێوە دیار بوو دیارە ئامادەکاری نەکرابوو کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەش ڕۆژی پێنجشەمە کرا نەتیجەی کۆبوونەوەکەچی بوو لەسەر قەراری ئەوە بڕیاردرا دواتر ئەمڕۆ بۆچی دواکرا ئەمڕۆ لەسەرەوەی سەرکردایەتی هاوبەش کە لەگەڵ سەر و خۆیان و لەسەر لەگەڵ قیادەی یەکەم قسەیان کردووە ڕەنگە پێشنیازی تر هات بێتە ئاراوە بۆیە بوو بە هۆکاری ئەوەی کە بەدەر لە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەن کۆبوونەوەکان دوا بکەوێت چکا بە پێی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەن ئەگەر کۆبوونەوەکان بە پێی نیسابی قانونی بووایە ئەبوو ئێمە بچینە ژوورەوە بەڕێز سەرۆکی ئەنجومەن کە زانی نیسابی قانونی ئامادە نابێ نیو کاژێر کۆبوونەوەکە دواخە ئەنجا دوای ئەوە کۆبوونەوەکە هەڵەگرێت کاتێکی تر بۆ کۆبوونەوەکە دوای دواخستنەکە یاسایی بوو بۆ پێنجشەممە بەڵێ دیسانەوە بۆ هەر دانانەکەشی وەکوتم پەلەپەلی پێوە دیار بۆ بۆ ئەجنداکە بەڕسمی بگاتە دەستێمە نەکەشت بەچوە کارێک مەسەلا دواخستنی کۆبوونەوەکە بۆ پێنجشەممە یاساییە نانا ئەویان نا ئەوەی ئەمڕۆڵێ ڕوونکردنەوەکە بم ئێمە سعات دە قەرار بوو کۆبوونەوەکە بکرێ بەبێەوەی کەس بە ئەندامانی ئەنجومەن بڵێ کۆبوونەوەکە نەکرا دوایی پێیان ڕاگەیاندین ئەبوو بەڕێز سکرتێری ئەنجومەن پێمان بڵێ ئەو پێنەوتین لە نووسنگەی بەڕێز دکتۆر ئەڤاڵ و پێیان ڕاگەیاندین کۆبوونەوەکە دواخرا بۆدا کاتژمێر دەمن لە هۆڵەکەی ئەنجومەن بووم لە هۆڵی چاوەڕوانێکەیە یەک گەندامی ئەنجومەن نهات و بەڕێز سەرۆکی ئەنجومەنیش خۆی نهات بۆ کۆبوونەوەکە تا 12:04 لە دوای ئەوە وتیان دواخراوە بۆ 4 دوای بوو بۆ سعات 6 ینی ئەم جۆرە دواخستانە نایاساییە چکە لانی کەمە بێ وەکوتم ئەگەر لەسەر ئەساسی ڕێژەی ئامادەبووان بواە ئەبوو لەوێ بەو جۆرە ڕابگەیاندرایە خۆگەروانە بوو ئەبوو پێشتر هۆکارەکە بێمە بوو تر لەبەر ئەم سەبەبە کۆبوونەوەکە دواخێ نەکدا ئەمەی ئاخیری کە چووینە ژوورەوە و دوای گفتوگۆکە ئەمان ئاسایی بوو یاسایی بوو کە دواخستنی کۆبوونەوەکە بۆ ڕۆژی پێنجشەمە بەڵێ کۆبوونەوەکەی ئاسایی و یاسایی بەس ئەم دوو دواخستنەی تر کە سعات 12:12 بوو دواکەوت ئەمایان بە پێپێڕەوی ناوخۆ یاسایی نەبوو ئەنجا لێرەوە گەربێتە سەر ئەوە هۆکاری دواکەوتنەکەی ئەمەیە ئێمە خەڵکی هەرێمی کوردستان و لە ناویشا بە تایبەتی پارێزگای سلێمانی دووچاری ڕیزی قەیرانی یەک بە دوایەکی گەورە گەورە بوو کە بەداخەوە چارەسەر بۆ هیچیان نییە ئەگەر دەڵێم نێتی چارەسەر نییە چارەسەر بۆ هیچ یەکێک لە قەیرانەکان نییە کاتیەوە نییە قەیرانێکی تر دروستکەین بۆ خەڵکی پارێزگای سلێمانی من پێم وایە نەتیجەی ئەم بابەتە قەیرانێکی ترە خوڵقێنێ چونکە ئەگەر بەو پێی ئەو ڕێکەوتنە بڕوات بەو شێوەی کە هەیە ئەو پێشنیازانەی کە باس کراون وەکو چارەسەر و پەیڕەو بکرێن قەیرانێکی یاسایی و ئیداری لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە پارێزگای سلێمانی لە بینی پارێزگای سلێمانی و حکوومەتی هەرێمی کوردستانە دروست ئەبێ و دیسانەوە زمانیش نییە بۆ ئەوەی کە ئەگەر بە پێی ڕێکارە یاساییەکان ئاڵ و گۆڕەکە نەڕۆ ئەندامانی ئەنجومەن دەنگ بن ینی من ناکرێ یەکێتی و گۆڕان ڕێکەوتن من لە فراکسیۆنێکی تر کە تا ئێستا بە پێی بنەمای ڕێکەوتنەکەی خۆیان لە خاڵی یەک و خاڵی هەشکە ئەبێ هەموو لایەنە سیاسیەکانی استحقاقی خۆیان وەرگرن هێشتا نەهاتوونە لای ئەمە بڵێن استحقاقیەوە چەنەکە خاوەنی کورسیەکین نهاتوونە لای فراکسیۆنی ڕافیدەی نەچوون لەگەڵ فراکسیۆنی پارتی تا ئێستاش ڕێ نەکەوتون لەسەر استحقاقی خۆیان ئەمانە هیچی نەکراوە ئامادەی ئەوە نی بۆ نمونە جارێکی تر من خۆم بخەمەژێ بە پرسیارەتێکی گەورەتر ئەگەر ئەمانە ڕوون نەبێت دەرچی یاسایی یا وەکوڵی هەڵوێستی خۆیان بەڕوونی نەیەن کە ئەم بابەتە بابەتێکی یاسایی و بابەتێکی نابێتە قەیرانێکی سیاسی تر ئەمڕۆ ئەگەر هەڵبژاردنیش کرا بۆ پارێزگەری سلێمانی تۆ دەنگت بە هەواڵ بکردنە دەدا من ئەوە لە کاتی دەنگدانەکە دەرەکەوت کێمە دەنگێنیانە ئێمە وەکو فراکسیۆنی هاوپەیمانی دەنگمان ناوە بە دکتۆر هەڤاڵ بۆ سەرۆکی ئەنجومەن و دەنگمان ناوە بە نزیکی 32 کاندیدی بزوتنەوەی گۆڕان بۆ هەموو پۆستەکانی پارێزگای سلێمانی ئەم قسانی من ئەوە ناگەێنەکە ئێمە دەنگمان نایا بە دکتۆر هەڤاڵ بەڵام قسەکە ئەوەیە ئێمە ئامادەنین بەرپرسیارەتی قەیرانێکی تر هەڵبگرین لە دوای ئەمەیە ئێوە لەگەڵ دواخستنی کۆبوونەوەکەدا بوون ئێمە لەگەڵ دواخستنەکەی نەخرایە دەنگدانەوە گفتوگۆکان باوەساڕەسڵ چۆن کێشە هەبوو لەسەر ئەوەی قبولکردنی تاوان ئەوەش ڕاستکەمەوە ئیقالە نییە ئیقالە کاتێک دەتوانین ئێمە ئیقالەی پارێزگار بکەین بەڵێ کە بە پێی مادەی دووەم دیاری کراوە لەسەر ئەوە بەخشینەکەی دکتۆر ئاسۆ پەسەند بکرێ بە ڕێژەی دەنگەکان کێشەی لەسەر بوو
لەبەرەوەی لە ئیقالەکانە هاتووە کە ئەڵێ بە دوو لە سەرسی ئەتوانی متمانی لێوەرگریتەوە ئیقالەی بکەیت بەڵام باسی بەخشینی تیانە لە حاڵەتی بەخشینە بە دوو لە سەرسی یا زۆرینەی ڕەهایە بۆ ئەندامی ئەنجومەن هاتووە کە ئەڵێ بە زۆرینەیە بەڵام بۆ پارێزگار و بۆ دەستەی سەرۆکایەتی ئەمە نەهاتووە کە نەشاد بێ بە نەسی سەرح بۆ چوونی جیاوازی لێ خوڵقا ئەم بۆ چوونە جیاوازە هەتا برادرانی دەرەوەی هەردوو فراکسیۆنەکە وتیان ئەگەر ڕێنەکەوتون لەسەرەوە با دوای خێن بۆ کاتێکی تر دیار بوو یەکسەر برادرانی یەکێتیش تەبەنیەوەیان کردیان باڕێکەوین ئەنجام کۆبینەوە ئەنجام بزوتنەوەی گۆڕانش لەسەرەوە ڕازی سپاس مامۆستایەوە نیگەران بوون وەکو فراکسیۆنی گۆڕان لە دواخستنی ئەم کۆبوونەوە ئەمڕۆکە کێشەیەک دانەکراوەوە یاخودۆ کارەکەی چییە بۆ مەسەڵەن یەکێتی و گۆڕان پێشتر ئەو کاگوتۆر وتی خوان یەکلا نەکردوێتەوە ئەگەر نەتەبێ بۆ ئاڵ و گۆڕخۆ دەمێک کە ڕێکەوتنەکە کراوە بۆچی تاکو ئێستا ڕێک نەکەوتن لەسەر ئاڵوگۆڕی پۆستەکە بەڵێ هەروە گوتم لە 11/12/2014 ئێمە ڕێکەوتماکرەوە ڕێکەوتنەکە پاکێزێکی گەورەیە باز لە هەندێک پۆستی وەکو ئیدارەی ڕاپەڕین پۆستی سەرۆکی ئیدارەی ڕاپەڕینە ئیدارەی گەرمیانە قایمەکانە مدیر عامەکانن باسی پۆستی پارێزگارە بەڵام لە ئەجێندای کۆبوونەوەکەی ئەم ڕۆدا تەنها ئیعفاکردنی بەڕێز پارێزگاری سلێمانی بوو و دواتر هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن و عفو دکتۆر هەڤاڵ دەنگی پێ بدرێ بۆ پارێزگار بوون و هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن و جێگەرەکەی بوو ئەمەندە ئەجێندای کۆبوونەوەکە بوو و هەتا 12 شەوی ژێمە لەگە برادران لەسەر خەت بوون هیچ ئیشکالاتێک نەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان بە حساب حزوری هەبوو لە کۆبوونەوەکەدا بەڵام لە دەوروبەری سەعات 1 شەودا برادرانی یەکێتی کە ئێمە لە ڤایبەر گروپێکمانەیە وتیان کۆبوونەوەکەی ئەنجومەن دواخرا ئێمە نەمازانی سەبەبی کۆبوونەوەکە چیە دواخستنەکەی چیە بەڵام دواتر دەرکەوت کۆمەڵێک موبەڕری زۆر مبەڕێکان بەهێز بوون بۆ دواخستنی ئەوەی فراکسیۆنی چی بوو بە دیاریکراوی ئەوان لەسەر چی پاساوەکانیان چی بوو دواخستن من پێم وایە یەکێتی بۆ خۆی لە دوانەکانی یەکێتی زۆر فرەزەم سەریان تێدایە لە ناوێکیدا کۆمەڵێک باڵ هەیە هەندێک جار بۆ خۆیان ڕێک ناکەون لەسەر هەندێک بابەت هەتاوەکو ساعت 12 ژێمە ئەوان گرفتییان هەبوو چێ دابنێمە سەرۆکی ئەنجومەن یعنی کێشەی خۆشیان هەبوو سەر ڕێەوەی کێشەی ئێمەشکە دەنگ بە بەڕێز پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ بدەنیان ئیعفای بەڕێز پارێزگاری سلێمانی بکەن ئەوان هەتا ساعت 12 بۆ دەوروبەری یەکیش بەردەوام بزنەوەی گۆڕان و یەکێتی لە کۆبوونەوەدا بوون کە ئایا یەکێتی کێ بۆ سەرۆکی ئەنجومەن هەڵدەبژێرێت ئایا دکتۆر ئاسۆ ئیعفا دەکرێت لەسەر ئەم بابەتە هەتاوەکو ساعت 7 ئێوارێژ ئەو ئیعفا نەهات یعنی ئەو ئیقالەی بەڕێز دکتۆر ئاسۆ نهاتە ژووری ئەنجومەنەوەکە ئێمە دەنگیە سەر بدەین یعنی ئەمە دوای کۆبوونەوەکە کە بڕیارماندا ساعت 6 ئێوارە کۆبوونەوە بکەین زیاتر لە نیو ساعت ئێمە چاوەڕوانی ئەومان کرد کە ئێمە ئیستیقالەکەی بەڕێز دکتۆر ئاسۆیان بەدەست بگا بەڵام ئەم نەگەیشت بەڵێ زۆر باشەکەواتە ینی ناکۆکی ناوخۆی یەکێتیە لەسەر ئاڵوگۆڕی پۆستەکە بە بڕای تۆ هەنێ و کارەوەی کە ئەوان درەنکاتنیان دامەنی ئەنجومەنیان بۆ ناو پەیوەندی بەوەیە بێگومان بەشێکی بۆ دەگەڕێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا کێشەی بۆن منە ئاسایشی کەلاری هەیە لەسەر ئاڵوگۆڕکردنی ئەو پۆستانە یەکێتی نیشتیمانی کوردستان تقریبان تۆزێک فرە ئاڕاستەیە فرە لێدوانیان هەیە بۆیە زۆر باشە ئێوە نیگەران بوون لە دواخستنی کۆبوونەوەکە تاوانەکەی ئەمڕۆ فراکسیۆنی گۆڕانەوە ئێمە نیگەرانی ئێمەوە بۆ متمان خۆش بوو ئەمە ئەو مۆزوعی ئەمڕۆ چوو بەڵام فراکسیۆنی ترە خۆشحاڵ بوون ینی بەوەی کە کۆبوونەوەکە سەری نەگرت ئەمڕۆ لەناو ئەنجومەن لە کۆبوونەوەکەدا هیچ یەک لەسەر بابەتان نەکرەوە هیچ لیستێک خۆشحاڵی خۆی دەربڕە لەسەر ئەم بابەتە بەڵام من تەسەور دەکەم پارتی دیموکراتی کوردستان خۆشحاڵ بێ بۆی کە ئەم بابەتە نەچێتە پێشەوە بۆچی بەڵام پارتی ڕاگەندراوی بڵاوکردو ئەنجومەنی سەرکرداتی پارتی لە پارێزەی سلێمانی هەڵاوجە باسی لەوە کردو کە دەبێت ئاڵوگۆڕی پۆستەکان گژی دروست نەکە ئەوان ڕاگەنداوی فەرمیان بڵاو کردو بۆچی پارتی پێخۆشە ئاڵۆزی تێ بکەوێت بە تەسەوری منەوە دوو ڕەهەندی هەیە یەکێکیان ئەوەیە کە بزنەوەی گۆڕان بە ئاشکرا دیارەکە نەیاری پارتی دیموکراتی کوردستانە لە ساحەی سیاسی ئەمڕۆی کورددا چونکە بزنەوەی گۆڕان سەرۆکی پەرلەمانەکەی تعتیل کراوە وەزیرەکانی دەرکراون پارتی بە هیچ شێوەیەک پێخۆش پۆستی پارێزگاری سلێمانی بۆ زنەوەی گۆڕان بێ ڕەهەندێکی دیکەیان ئەوەیە من پێم وایە پارتی سوود لەوە دەبینێت کە پارێزگاری سلێمانی هەر بۆ یەکێتی بمێنێتەوە لەبەرەوەی سپێنێ هەمیشە یەکێتی و پارتی بۆ خۆیان سیراع و ململانیان هەبوو بە درێژایی مێژوویان ئەگەر سپینێ ئەم سیراعە دەستی پێکردەوە ئەوان لەوانەیە بڵێن بۆچی ئێوە پۆستی پارێزگارتان تەسلیم نەکردووە چۆن ئێمە بتوانین پۆستی سەرۆکی هەرێم تەسلیم بکەین ینی بە شێوەیەک لە شێوەکان پارتی
خەرقی یاسای زۆر لە وڵاتەدا کردووە و حەز دەکات بێگومان یەکێتی کە نارەکەیەتی ئەویش بخاتەنە ئەو داوە من بۆ بچینی من وای دەبینم من. بەڵێ زۆر باشە تا چەند بەڕێز دکتۆر هەڤاڵۆ بەکردنی گەران بووەوەی کە ئەمڕۆ ئەو پرسە لە ناو ئەنجومەنی پارێزگا یەکلا نەکرایەوە. دکتۆر هەڤاڵ نیگەرانی وی ئەو بەخەمی ڕێکەوتنەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕانەوە و بەو شێوەیە نیگەران نەبووە کە بڵێن ئێستا ئەو سوورە لەسەر ئەوەی کە پۆستی پارێزگاری پێ بدرێت بەڵام ئەو ئومێدی خواست کە لە هەفتەیدا لە پێنجشەمەی داهاتوودا ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەو پێی وابوو کە ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕان زۆر لەوە گەورەترەکە ئێمە بتوانین ئەو گرفتمان بۆ دروست بێ و هەمیشە ئەو دەڵێ ئێمە پێمان خۆش نییە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ببێتە سەبەبی ناکۆکی ئاڵۆزەکان لە هەرێمی کوردستاندا کە ئێستا خەڵک لە هەرێمی کوردستان بە ئومێدەوە دەڕوان تا ڕێکەوتنەکەی یەکێتی نیشتیمانی بزنەوەی گۆڕان. حەزی دکتۆر ئەوە نییە کە ئەم ڕێکەوتنە هەڵبوەشێتەوە لەسەر پۆستی پارێزگاری سلێمانی بەڵام دکتۆر خۆی خاوەنی زیاتر لە 240,000 دەنگە لە پارێزگای سلێمانی بەتەنیا 17 کورسی پارێزگای سلێمانی بەدەستێناوە ینی بۆ خۆی دەتوانێت ئەگەر یاسا هەبا دەتوانێت بە تاقتێنە بۆ خۆی دەنگ بە خۆدا بە پارێزگار بوون ینی نزیکەی 1241 دەنگ ئەمە دەنگێکی خەیاڵیە ئەگەر من پێم وایە زۆر یاسا غەدری لێ دەکات ئەگەر ئەو پیاوە نەچێتە جێگای. زۆر باشە سەبارەت بۆی کە بەڕێز وتت تا ئێستا فراکسیۆنی یەکێتی ئەوان ڕێک نەکەوتون لەسەرەوەی کە لە داهاتوودا پشکی سەرۆکی ئەنجومەن بۆ یەکێتی نیشتیمانیە کەسیان دیاری نەکردووە بۆ نمونە بۆ پۆستە تا ئەمڕۆژ ئەگەر ئاگاداربی من وتم تاوەکو سەعات 12 لە حەوتی ئێوارە دواتر شەوە هیچ کەسێکیان دیاری کردو لە ناو ئەنجومەن بۆ نمونە لە پشتی یەکێتی ببێ بە سەرۆکی ئەنجومەن بڕیار بوو بەڕێز ئەکرەم شەریف ببێ بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئێستا جێگیری سەرۆکی ئەنجومەنە و لە ئێمەش وەکو بزنەوەی گۆڕان ئەنوەری شەیتار بێ بە جێگیری سەرۆکی ئەنجومەن. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بۆی کە پاساوەکان ینی ئەو پاساوانێکی یەکێتیە بوو بۆچی ئێوە لەگەڵ فراکسیۆنی یەکێتی ڕێک نەکەوتن لەسەر ئەوەی ئەو لە چڕوێکەوە ینی ئەوان کێشەی باسییان لەوەکە کێشەی یاسایی هەیە لە ئاڵوگۆڕەکە لە چڕوێکە بۆ ڕێک نەکەوتنێ و کۆبوونەوەکە بکرێت دواخرە خۆی کاکتۆر ئاماژەی پێکرد من وتم لە مادەی 5 لە بەرگەی 4دا باسی لێپێچینەوە لێپرسینەوە لەگەڵ پارێزگار و ئیعفاکردنی دەکات. باشە بەخشین ئەگەر پارێزگای سلێمانی لە پۆستەکەی ببەخشرێ پێویستی بە چەند دەنگ بوو لە ناوەنج یاساکە زۆر غامزە ینی یاساکە دەڵێ ئەگەر لێپێچینەوە لەگەڵ پارێزگاری سلێمانی بکرێت پێویستی بە 2 لەسەر 3 دەنگی ئەندامانی ئەنجومەندا بەڵام بۆی قالەکردن یاساکە هیچ باز ناکات برادرانی یەکێتی و پێیان وابوو کە ئەمە تۆزێک غامزی یاساکە پێیان وابوو کە مەترسیان نەبوو کە کاندیدەکەی مەسەلەن بەخشینەکەی دکتۆر ئاسۆ فەریدون تاوانی دەنگی پێ نەدرێەوە لەو پۆستە نەبەخشرێ ئەو مەترسیە بوو کە بەشێک لە ئەندامانی دکتۆر هەڤاڵ دکتۆر ئاسۆ ئەو دەنگەی نەدەیان ینی پێویستمان 21 دەنگ بوو 21 کەس لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئیستعدادی ئەوەی تێدا نەبوو کە بەڵێ تەناوەکو بزنەوەی گۆڕان خاوەنی 12 کورسی بەڵێ باشە یەکێتی نیشتیمانیش 11 کورسی هەر بە پێی ڕێکەوتنەکەی خۆتان بووە مەسەلەن دەنگە لیستەکانی تریش دەنگیان پێ بۆچی ئەو مەترسیە بوو کە ئەمڕۆ ینی دەنگی پێ نەدرێت برادێکمان لە دەرەوەی وڵات بوو ئێمە ئیوانیش برادێکیان دوو کەسیان نهاتبوو یەکیان لە دەرەوەی وڵات بۆ یەکیان ئامادە نەبوو بەهۆیەوەی کە تەعزیێشتیان هەبوو وابزانم و بە هەمان شێوە بەشێکی هەر زۆری برادرانێکی ئیستعدادی ئەوان تێدا نەبوو کە دەنگ بەرزکەنەوە بۆ ئیعفاکردنی. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێ وەرگرانی وڵاتان دوورمەکەوە.
دوباره سڵاوتان لەبێت بەڕێزان کەوتەرەبێت لای بەڕێز سەبار بووی کە ئەمڕۆ ینی بازەوەکە کە بەشێک هەبوونی بەڕێز دکتۆر هەڤاڵ بکرد بە پارێزگەری سلێمانی کێشەی یاسایی هەیە ینی ئایا هیچ کێشێکی یاسایی لە بەردەمی ودا هەیە ینی لە ئەنجومەن قسە لەسەرەوە کرا کێشە یاسایەکە چی یانی ئەگەر هەبێت بەڵێ دیارە وەکو وتمان کۆبوونەوەکەی ئەنجومەن مناقەشەی تیان نەکرا ینی نە بۆ گفتوگۆ ئەوە بەڵام لە گفتوگۆی خۆمان و بەدواداچوون و مشاورە یاساییەکانە کۆمەڵە بابەتمان بۆ دەرکەوتووە ئەگەر پرۆسەکە بم پراکتیزە بکەم بیکەم بەرجەستێکم بۆ بینەرانی بەڕێز بە پێ ڕێکەوتنەکە تەنیا پۆستی پارێزگار و جێگری پارێزگار و سەرۆکی ئەنجومەن و جێگرەکانی نیە کۆمەڵی پۆستێک کە پێویستە لەم 2 ساڵەیە ئاڵوگۆڕ بکرێن کە ئاماژەی پیاوە لە خاڵی دووەم لە پارێزگار و سەرۆکی ئەنجومەن و جێگری سەرۆکی ئەنجومەن پۆستی پارێزگار و جێگرەکانی پارێزگاری هەڵەبجە و جێگرەکانی قایمقامی مرکزی هەڵەبجە و قایمقامی مرکزی سلێمانی و ئیداری ڕاپەڕین و گەرمیان و جێگرەکانیان هەموو پۆستانە ئەبێ ئاڵوگۆڕ بکرێن تیانایەتی جەناب داگاداری بۆ نمونە قایمقامی هەڵەبجە چەند مانگێک کە دەست بەکار بووە ئەم ئایا ئەکرێ لە دوای چەند مانگێک یەکسەر ئەو لابرێ کەسێکی تردا بنرێ بەهەرحاڵ ئەم کۆمەڵە پۆستە بەیەکەوەیە لە ڕێکەوتنەکەی کە هەبوو ئەنجام بدرێ بەیەکەوە ئاڵوگۆڕی پێ بکرێن ئەگەر ڕێکەوتنەکە وەکو خۆی بکرێ بەر لە هەموو شتێک پێویستە پارێزگار ئیستیقالی خۆی بە داوای بەخشین بکە ئەم بەخشینەی پەسەند بکرێت باش ئەمڕۆ ئەو بەخشینەی کە کێشە دروست بوو لە مەسەلەن بۆ نمونە لە ئەوەی کەس پێویستی بە چەند دەنگە بۆ بەخشینەکە ئەوەی کەی فراکسیۆنی یەکێتی داوایان دەکرد پێویستی بە چەند دەنگکە بۆی کە دکتۆر ئاسۆ ببەخشێت لە پۆستەکەی بۆەوەی بستنەوەی گۆڕان داوای دەکرد پێویستی بە چەند دەنگکە بوو بەڵێ ئێمە وەکوتم جارێ ئەوەنەی من ئاگادار بووم کە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی وتی داوای بەخشینەکەی دکتۆر ئاسۆ لە ئەنجومەن لەبەردەستیایە وتی کۆبوونەوەکە بکرێ و ڕێکەوە سەرەوە من پێشکەش یەکەم و لامە ئامادەیە بە پێ ئەوەی کە پێویستیە کرد بەلایانی کەمەوە ئەگەر دوو لەسەر سێ بێ بێ 21 کەس داوای بەخشینەکەی دکتۆر ئاسۆ پەسەند بکە قورس بەمڕۆ بۆ گۆڕان و یەکێتی و دەنگە کۆبکەن بەتەکی دیارە قورس بۆ بۆیان بۆیە ئەمەیان نەکردووە گیناگەر هەردووکیان قورس نەبووە بۆ لایەن 23 دوو لەسەر سێەوەی کە بستنەوەی گۆڕان داوای ئەوەی بزوتنەوەی گۆڕان داوای کرد حەڤە دەنگی پێویستە چونکە زۆرینەی ڕەهایە زۆرینەی ڕەهاش حەڤە دەنگی پێویستە لەبەر ئەمە کە ئەوە نەکرا بەڵام من ویستم لە ڕووی عملیەوە باسی پرۆسەکە بۆ بکەم کە بێقانونیەکەی لەکوێ دەرەکەوێت ئەگەر پۆستی پارێزگار چۆڵ بوو ئەو کاتە ئەنجومەن پێویستە کەسێکی تری بۆ هەڵبژێرێ هەرچەند بە پێی ڕێکەوتنەکە ئەگەر هەموو پۆستەکان ئاڵوگۆڕکرێ بەر لە هەموو شتێک ئەبێ بە پێی تەسەسولی یاساکە لە پێشەوە دەستەی سەرۆکاتی ئەنجومەن هەڵبژێرن جەناب داگاداری کێشەی 2014 محافظ نەبوو سەرۆکی ئەنجومەن بوو کە بەلایانێکەوە حەڤە دەنگەکەی بۆ کۆنابەوە ئەگەر سەرۆکی ئەنجومەن هەڵبژێرایە سەرۆک و جێگرەکەی ئۆتۆماتیکی یەکسەر پارێزگاریش هەڵبژێرا چونکە کاراسانی تری هەیە لەبەرەوە ئەگەر بۆ شێوەیەش بڕوابێ سەرۆک و جێگری سەرۆکی ئەنجومەنی تازە هەڵبژێرین لە دوایە کاندیدی نوێ بۆ محافظ هەڵبژێرین دوای پەسەندکردنی دەست لە کارکێشانەوەی پارێزگاری ئێستا کە هەڵیە بژێری جەناب داگاداری بە پێی یاساکە ئەبێ مەرسومی سەرۆکی هەرێمی بۆ دەرچێت چکان نەسی یاساکە ئەڵێ بە مەرسومێکی سەرۆکی هەرێم دا ئەمەزرێ وەکو پارێزگار واتە تا ئەو کاتی مەرسومی سەرۆکی هەرێم بۆ دەرنەچێ وەکو پارێزگار دەست بەکار نابێ و ئەنجومەنی وەزیرانیش فەرمانی دەست بەکاربوونی بۆ دەرناکە ئەم کاتە لێرەوە تۆ تووشی چ گرفتێکە بی دیارە لێرەوە ئەمڕۆ ئەمامەژەمان بۆیە قەیرانەکە بەشێکی هیرە و بەشێکی سیاسیە لێرەوە یەتە سەر هەڵوێستی سیاسی بزوتنەوەی گۆڕان کە تا چەند باوەڕی بەوەیە کە مەرسومی سەرۆکی هەرێم بۆ کاندیدەکەی خۆی وەربگرێ کە ئامادەی ئەوە نەبێ و کاتە ئەنجومەنی وەزیران مامەڵەی لەگەڵانەکە کە مامەڵەی لەگەڵانە کرد وەکو بڵێ جۆرێک لە دوو ئیدارەی دروستە بێت لە ڕاستیە لە بینی پارێزگای سلێمانی و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە گرفتەکە لێرەوە سەرچاواگرێت کە ئەڵێن گرفتی یاساییە و تەنانەت بۆ ئەو پێشنیازەی کە تریش ئەوەی ترکە هەیەە کە جێگری پارێزگار بەڕێ سەردار قادر ببێتە پارێزگار بە وەکالەت ئەمیش ڕێکاری خۆی هەیە بە پێی یاسا لە 3 مانگ ئەو پەڕی لە ئینەکە بۆ 6 مانگە کە توانێت بە وەکالەت بیکە دیارە ئەگەر بە پێی یاسا بێ کرێ خۆیان دواتر وەکو بەڕێز پارێزگاری پێشوو ینی باشە بە پێی یاسا کەواتە بە بڕای تۆ بێ دکتۆر هەڤاڵۆ بکەنێتە پارێزگای سلێمانی
بە پێی یاسا ئەگەر دکتۆراسۆ ئیستیقالە بات و ئیستیقالەکە هیچ کێشەیتیانە بێ ئەبێت هیچ مشکلەی نییە بە شەرتێ مەرسومی سەرۆکی هەرێمی بۆ دەربچێت. باش ئەگە مەرسومەکەی بۆ دەرناچەوە بستنەوەی گۆڕان ئەگەر قبوڵی نەکات ئەنی کێشەی یاسایی دەبێت نەخێر ینی تەنیا بە دەنگدانی ئەمە و نابێتە محافظ نابێتە تەنها بەنجومی پارێزگای شەرعیەتی یاسایی وەرناگرێت. نەخێر نەسی یاساکە ئەڵێت بە مەرسومی سەرۆکی هەرێم دامەزرێ ئێمە پەسەندیەکەی پاڵێوراوەکە بەڵام ئەڵێ بە مەرسومی سەرۆکی هەرێم ئەبێتە پارێزگار و وەکو پارێزگار مامەڵاکە و لەو حاڵەتی تریشە تەمانە و کاتە جێگیری پارێزگار کە ئێستا لەسەر پشکی زوتنەوەی گۆڕانە ئەبێتە پشکی یەکێتی نیشتمانی کوردستان و ئەو کاتش کە جێگرەکە بوو بە یەکێتی ناتوانێت ئەم جێگرە بە وەکالەت ئیشوکارەکانی محافظکە ئەگەر مەرسومی سەرۆکی هەرێمی بۆ دەرنەچێ کەواتە لێرەوەی کاڵین ئێمە گرفتە یاسایی و کێشەی تری بەدوایەت زایدنەوەی ئەو ئاڵوگۆڕی ئەو پۆستانی تریشکێتە بەردەمی ئەمانە هەیە بەس دەکرد لەواکەمەوە ئەگەر ئەم ڕێکەوتنەی یەکێتی گۆڕان لەژێر ئەویانین جارێکی تر دراسی بکەنەوە خوێندنەوەیکی ورتریان بۆ کردبێ ڕەنگە من وای ئەم ڕۆژ دیسانەوە ئەم لێدوانە مامن بە بۆچوونی من هەرێکە لە بزوتنەوەی گۆڕان لە دوای ئەوەی کە نیەت پاکی یەکتریان بۆ دەرکەوتووە بۆ ئاڵوگۆڕی پۆستەکان چکاوکە وتم تەنان ئیستیقالەکەی داوای بەخشینەکەی دکتۆراسۆش لەبەردەستا بووە و ئیلتیزامیان کردووە بەو کۆبوونەوە بە پەلەی کراوە بزوتنەوەی گۆڕانی شوێکێتیش ئەم نیەت پاکیان بۆ دەرکەوتووە ڕەنگە جارێکی تر دراسی وردی پرۆژەکە بکەنەوە کە دەرەنجامەکانی ئەمە چی لێت بە قوبولکردنی مەرسومی سەرۆکی هەرێم بەبێ قوبولکردنی مەرسومی سەرۆکی هەرێم ئەمانە تا چەند لە خزمەتی شارەکە تۆ پێشبین دەکرد ئاسۆ فەریدون لە پۆستەکەی بمێنێتەوە بە پێی قەنەعەتی من ڕەنگە ئەم ئاڵوگۆڕە نەکرێتە و لەم بارودۆخەیان نەکرێت هەرە بۆ پارێزگار بمێنێتەوە پێی بۆچوونی من بەڵێ ئەو بۆچوونی تۆ زانیاریان تەنها زانیاری لە یەکێتیشتیمانی لە بستنەوەی گۆڕانەوەی یامەتە خوێندنەوەیەکە خوێندنەوەی منە بۆ واقعەکە چکا من پێشتریش ئاماژەم پێکرد ئەم ڕێکەوتنی یەکێتی گۆڕان یاسا نییە وەپی یاساکەش لە نەخراوەێکی سیاسی دوو حیزبە لە دەرەوەی یاسای ژمارە سێ ئێمەش ئیش بە یاسای ژمارە سێ یەکەین و ڕێکەوتنی سیاسیەکانیش ناتوانن ببنە بە دیلی یاسا و قەیرانی کە ئێستا شتیانی ئەمە لە هەرێمی کوردستان هەر چاوەخەیەوە زۆر باشە مامۆستا سەبار بەوەی کەوەی کە باس دەکرێت تور باسیەکەیت یعنی ئەمڕۆژ باسی لەوکرا سەبار بووی کە دکتۆر هەڤاڵ بەبێ مەرسومی سەرۆکایەت هێرم ناتوانێت بێتە پارێزگارێکی فیعلی و کاروبارە ئیدارەکانی ڕای بکات ئێوەکو بستنەوەی گۆڕان و فراکسیۆنەکەی خۆتان دیراسی و بابەتتان نەکردووە کە بێ مەرسومی سەرۆکایەت ناتوانێت بێتە پارێزگار یاخود دەرچەیەکی یاسایی تر هەیە ئێمە وەکو بزنەوەی گۆڕان بە هیچ شێوەیەک داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان ناکەین کە مەرسومی سەرۆکاتی بۆ بەڕە سەفاڵە و بەکر دەربکات بۆ پارێزگار بوونی تەنها ئێمە دەمانەوێت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنجی لەسەر بدرێت ڕێکارە یاسایەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی جێبەجێ بکرێت و هەتاوەکو کێشەی سەرۆکاتی هەرێمی کوردستان بەلایەکدا دەکەوێت هەتاوەکو وەزعی سیاسی هەرێمی کوردستان بەم شێوە دەمێنێتەوە کە دەڵێن مەسەلەن پۆستەکەی مەسعود بارزانی نایاسایەوە دەکەی بەسەر چووە تەسەوڕ دەکەن پێشبینی دەکەن بەم زوانێک لا بێتەوە یعنی تاو کاتی کە سەرۆکی کێرەمی نوێی هەڵنەبژێردرێت ئێوە داوای مەرسوم ناکەن بۆ هەڤاڵە بکەن بە هیچ شێوەیەک بزنەوەی گۆڕان لە مەبدەئی دانیە کە داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان بکات کە مەرسومی سەرۆکاتی بۆ دکتۆر هەڤاڵ دەکات چونکە ئێمە سەرۆکی هەرێم بە سەرۆکیشی ناشەرعی دەزانین لە وڵاتە و هەموو ئەو خڕوقاتە یاسایی کەمڕۆ لە هەرێمی کوردستان دروست بووە پابەندە بە کورسەکەی سەرۆکی هەرێمەوە ئێمە ئیستعدادی ئەومان تێدا نییە کە داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان ئەی کێشەکە چۆن چارەسەر دەکەن یاسایەکە بوون ئەگەر دکتۆر هەڤاڵ بوو بە سەرۆکی ئەنجومەن ئەگەر مەرسوم نەبێت چۆن یاساییە ئێمە چاوەڕێی بارودۆخەکە دەکەین بزانین وەزعی سیاسی چی لێدە لە داهاتوودا و تا ئەو کاتەش بەڕێز سەردار قادر جێگیری پارێزگای سلێمانی دەتوانێت بۆ کالدە و پۆستە وەربگرێت بەڵام چۆن دەکرێت لە پارێزگایەکدا دوو پارێزگارە بێ بۆ نمونە دکتۆر هەڤاڵ بەکر پارێزگار بێت ئەویش پارێزگار بێت دکتۆر هەڤاڵ پۆستی پارێزگار وەرناگرێت چونکە مەسئولی سەرۆکاتی بۆ دەرناسێت بەڵام ئێمە دەتوانین داوا لە سەردارقاڕوو بکەین ڕێکارە یاسایەکان جێبەجێ بکات لە پارێزگای سلێمانی ئەی چۆن دکتۆر هەڤاڵ خواستی ئێوە نییە کە ببێت بە پارێزگار خواستی ئێمە ئەوەیە بێ پارێزگار بەڵام خواستی ئێمەوە نییە کە داوا لە سەرۆکی هەرێم بکەین مەرسومی سەرۆکاتی بۆ دەربکات سەرۆکی هەموو ئەم بابەتە نایاسایانە هەموو ئەو ململانە سیاسیانی کەمڕۆ لە هەرێمی کوردستان دروست بوو لە هەرێمی کوردستان پێوەستە بە کورسی سەرۆکی هەرێمەوە تعتیلبوونی پەرلەمان دەرکردنی وەزیرەکانی گۆڕان قەیرانی دارایی کە ناشەفابوونی وزە و نەود لە هەرێمی کوردستان پێوەستە بەم کورسیەوە خەمساردی لایەنە سیاسیەکان کە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان لە
وەزعێکی ساردان دەبینی کە هیچ کۆبوونەوەیەکی ناکرێت هیچ خەڵکیش گەشت بینی زۆر باش من لەوە تێنێگەشت ماوەسە سەبارەت بەوەی کە ئێستا ئێوە دەتانەوێت دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنگی پێ بدرێت بۆ پۆستی پارێزگار بەڵام کاکسەدە قادر کە ئێستا جێگیری پارێزگای سلێمانی ئەو ئیشوکارە ئیداریەکان واژۆکات بەڵێ ینی پۆستەکە بە معلەقی بمێنێتەوە تاوەکو بزانین ئایندە هەرێمی کوردستان دکتۆر هەڤاڵ بۆ نمونە ئەگەر بێتە پارێزگار لەکوێ داوام دەکات مەسەلەن مادام کاکسەرداری شەر بۆ ببێتە پارێزگار چۆن دەبێت ینی پۆست زامە لە کاتی دەنگ پێدانەکەیدا ئێمە چاوەڕوانی ئەوە بەرزی ناکەینەوە ئەوەی کامێ ئەو پۆستە بڵێن بۆ ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی هەرێم مەرسووی بۆ دەکات بەڵکو ڕاستەوخۆ لە دوای ئێفاکردنی دکتۆر ئاسۆ سەرار قادر پۆستی بۆ کات پۆستی پارێزگاری بەڵام ئەوش کێشە نییە کە باز لە یاسای ئەنجومەنی پارێزگاکان بزانام لۆ باز لەوە دەکات کار کەسێک کە دەبێتە پارێزگار دەبێت ئەندامی ئەنجومەن بێ ئەوش خۆی کێشێک نییە لە بەردەم جێگیری پارێزگار لە یاساکەدا جێگیری سەرۆکی هەرێم دەتوانێت بۆ وکالەت جێگیری پارێزگای سلێمانی دەتوانێت بۆ وکالەت پۆستی پارێزگار وەربگرێ و بەشێکی زۆریش لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری پۆستەکانی هەرێمی کوردستان بۆ وکالەت وەرگیراون و هیچ ئیشکال زۆر باشە بەڵام دکتۆر هەڤاڵینی هەر پارێزگارێکی ڕەمزی دەبێت و هیچی تر ئەمە تەسەور ناکەین بڵین پارێزگایشی ڕەمزی دەبێیان بەڵام بەعینی بابەتەکە کێشەکە وەیە بەهۆی ناسیستەم و نائیستیقراڕی ئەو وڵاتەوە ئەم بابەتە دروست بووە ینی ئەتۆ وەرداوا لە سەرۆکی هەرێم دەکەی کە مەرسومی سەرۆکاتی بۆ دەکات لە کاتێکدا سەرۆکی هەرێم چەند ساڵ لەسەر کورسەکەی بە ناشەقیە ینی ناکرێت ئەمە هەمیشە بە سەرۆکی هەرێممان گوتووە کە ئەم پۆستێکە کەو لەسەر کورسی سەرۆکاتی هەرێم دانیشتووە پۆستەکە پۆستێکی ناشەقیە و جارشکە ئێمە داوا لێ بکەین کە بۆ لە پێناوی ئەوەی کە دکتۆر هەڤاڵ دەیەوێت پارێزگای سلێمانی داوا لێ بکەین مەرسومی سەرۆکاتیمان بۆ دەربکات بەڵکەوەتە تا ئەو سەرۆکی ئێستا بمێنێ مەسعود بارزانی دکتۆر هەڤاڵ بە مەرسومی سەرۆکایەتی هەرێمی بۆ دەرناچێت و داوای بۆ ناکەنەوە ئەگەر لە بارودۆخی سیاسی بە بارێکدا بکەوێت لاەنە سیاسەکان متفق بین لەسەر شتێک ئەو کاتە ئێمە ژۆک بزنەوەی گۆڕان دەکرێت تێڕوانی جیاوازمان هەبێت لە سپاس دەکەم کاکتۆر ئەوەی کێشەیەک نییە سەبارەت بەوەی کە مەسەلەن چۆن دکتۆر هەڤاڵ بەستەنە لە ئەنجومەن ینی دەنگی پێ بدرێت نەبێت چۆن ینی و ئەگەر ئێمە دەنگبی بۆیە دەنگی بە کەسێک کە بێتە پارێزگار ئەگەر نەبێتە پارێزگار بۆچی ئێمە دەنگی پێ بین لە ڕاستیە وەکو وتمەوە پێویستی بەوەیە کە بەڕاستی دراسێکی وردی قانونی بکرێ بەڵام بە پێی یاساکە من ئاماژەشم پێشێستا کاتێک ئێمە پارێزگارێکی نوێ هەڵەبژێرین کە پۆستی پارێزگار بەتاڵ بێ یعنی چۆڵ بوو بێ کەسێک پێویست بێ بۆ ئەو پۆستە ئەمەی کە ئەمان باسیەکەنم برادرانە ئێستا پۆستی جێگیری پارێزگار بۆ کاروباری هونەری حەسەی گۆڕانە پشکی گۆڕانە هەتا ئەو کاتی ئاڵگۆڕی پۆستەکانە کرێ بە پێی یاسا لە کاتی ئامادەنەبوونی لە ماوەی ئامادەنەبوونی پارێزگارە یەکێ لە جێگرەکانی بە وەکالەت ئەتوانێت پۆستەکەی وەگرێ ماوە یەکی دیاری کراوە کە نووسراوە تا 3 مانگ لە دوای 3 مانگە طبعاً ئەگەر پارێزجێکێ لە جێگرەکانی بە وەکالەت پۆستی پارێزگار بێ ئەنجومەن یەکێکی تر هەڵەبژێری ئەگەر پارێزگار نهاتەوە چۆن 3 مانگە بۆچی دانراوە بۆ سەفەرێکە بۆ حاڵەتێکی نەخۆشیە بۆ چییە لە دوایەوە کەسێکی تر هەڵەبژێرینەوە بۆیە ئەگەر ئەم پێشنیازی بەڕێزان لە بزوتنەوەی گۆڕان ئەیڵێن ئەگەر کاکنیەتیانەیە کاکساردار بکەنە بۆ وەکالەت و دواتر بۆی درێژکەنەوە کەواتە پۆستی پارێزگار چۆڵ نییە لە ئەسڵا کەسێکی تر کە جێگیری پارێزگارە بە ڕەسمی و بە وەکالەت ئەبێتە پارێزگار کە ئەکێک بێ بە پارێزگار ئێمە چۆن کەسێکی تری بۆ هەڵبژێرین بیکەنەوە بە پارێزگارێکی تر لە شوێنی ئەوە پۆستەکە خەڵکی لێیە ئەم کەسەش بەتەوانیە بەجێ بێڵێ چۆن ئەکرێت چۆن ئێستا ماڵێن ئەبێ ئیستیقالی دکتۆر ئاسۆ بێ یا بەخشینەکەی بێتە ئەنجومەن دەنگی لەسەر بین ئەنجاوە بێ ئەگەر شوێنەکەی ئەمە خەڵکێکی تری لێ بێ و هەر پڕکرابێت و هەر کاکسەرداری لێ بێت ئەو کاتە پێویست ناکە ئێمە جارێک زۆر باشە بە پێگەی دکتۆر هەڤاڵ وەکو پارێزگەرێنەوەی کە جەنابەت لە برادرانی فاکسیۆنی گۆڕانتێکش پێگەیەکی دێبنمە تەناوەیە کە دەنگی پێ بدرێت لە ئەنجومەنی پارێزگا وڵایە و مۆدلێکی تازەیە هیچ مۆدلەکە نەبووە بێتە پێشەوە ئەنجا تێ بگەین کە پێگەکەی چێ چکا بەپێی ئەوە بێ کە ئیش و کارەکان نەکات مەگەر تەنیا گەرمیوانی هاان لە لای دانیشێویش گفتوگۆکانە بێت دیسانەوە بەجێ بێڵە بۆ بەڕێز جێگرچکا و وەفدانی کێتە لای جەناوی پارێزگار بەشێکی زۆری بۆ ئەوەیە کە بۆ ڕێکەوتنە یا بۆ ئەنجامدانی پرۆژه یا بۆ هاوکاریە کە پێویستی بە بڕیارە بێ ئەبێ کاکسەردار بیکا و کاتە نازانم مدەکاریەکەی ئەبێ بزوتنەوەی گۆڕان دیاری کردێ لە بینی خۆیانە بۆ جۆرە چی بێگینا ئەو مۆدیلەمان نەبیستوێ زۆر باشە بەڵێ ئێمە کێشەی یاساییمان لە هەرێمی کوردستان زۆرە طبعاً
باش ئێستا کێشە یاسایەکە لە دکتۆر هەڤاڵە یاخۆ لە شوێنێکی ترە یعنی ئەگەر ڕێگە بدەیت کێشەی یاساییمە کە دەڵم لە هەرێمی کوردستان زۆرە لە سەرەتایی کە ئێمە هەڵبژاردنمان کرد لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکەم کۆبوونەوەی ئێمە بڕیار بوو کە یاسای ژمارەی ساڵ 2009 هەموار بکەینەوە یعنی بەڕاستی ئەمە لە کاتێکدا ئەمە ئەنجومەنی شەرعی هەرێمی کوردستانین بەداخەوە پێویستمان بە کەسێکە کە بە نایاسایی لەسەر کورسی دانیشتووە داوا لێ بکەین کە مەفسومی بە پارێزگاربوونی بۆ بەڕێز دکتۆر هەڤاڵ دەربکات ئەگەر هات بایە پەرلەمانی کوردستان تعدیل نەبایە ئێمە هەر سێ لیژنەی یاسایی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای دەهۆک و ئەنجومەنی پارێزگای هەولێر بڕیارماندا کە یاسای ژمارەی ساڵ 2009 هەموار بکەینەوە ئەگەر ئەم یاسا هەموار کرابە و یاساکەشمان هەموار کردەوە تەبعاً لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە و نوسخەیەکیشمان نار بۆ هەردوو ئەنجومەنی پارێزگای دەهۆک و پارێزگای هەولێر و ئاراستەی پەرلەمانی کوردستانمان کردبایە و ئەم یاسا هەموار کرابایەوە ئێمە ئێستا و گرفتەمان نەدەبوون یعنی بەڕاستی کە لە کاتێکدا ئێمە هەموو خەڵک دەنجی داوە بە ئەندامانی ئەنجومەن دەنگ دەدەن بە پارێزگار و سەرۆکی ئەنجومەن چ پێویستی بە مەرسومی سەرۆکاتی و ئەوە هەیە یعنی ئەگەر ئەم ڕێگری یاسایانە نەبانە پەرلەمان تعتیل نەبایە ئێمە ئێستا و گرفتانەشمان بۆ دروست نەدەبوو زۆر باش وەکو فراکسیۆنی گۆڕان سوورە لەسەرەوەی کە پێنجشەمەی داهاتوو بە ڕێزت کاتیشمان کەمەوە پێشبینیەوە دەکەی کە دکتۆر هەڤاڵ بێتە پارێزگاری سلێمانی ئێمە ئومێد دەکەین لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەو ڕێکەوتنەی کە هەمانە بە هیچ شێوەیەک نەگاتە بنبەست پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان زۆریان خەڵک لێکوژ شەڕی نەخوازراوی ناوخۆ هەمومان بینیمان و 2000 هاتنەوە سەر مێز و گفتوگۆ و کەوتنە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بکەوینە سیراعیش و بکەوینە ململانشەوە 2000 ئایندەی ئێمە هەر ئەوەیە کە لەگەڵ یەکتری دانیشن و یەکتر قبول زۆر پێدوایگە ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرد ناکۆکی دروزی لە ناوستنەوەی گۆڕانیشی ئومێد دەکەین ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێەوە گەشت باشە بۆ سەرکردایەتی هاوبەش کە مەسەلەن لە ئاستی باڵای هەردوو زوتنەوەی گۆڕانیشی نیشتیمانی تاکو ئێستا مەسەڵ نەیانتوانێت پرسەیەک لا بکەن و لەوێ تاوتوێ نەکرا بۆچی نەتوان ڕایەک لا بکرێتەوە پرسەکە تاوتوێ کراوە من لە سەرەتای بابەتەکە بەرنامەکەدا باسم لەسەر ئەوە کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک باڵی هەیە هەر یەکە و لێ دوانێک دەدات ینی کێشەی خوانێ بۆ ئەندامانی ئەنجومەنی ئەو یەکێتیش دابەش بوون بەسەر و باڵاندا تەسەور دەکەم شتێکە بێ لەسەر ئەم بابەتە ینی ئەوان کۆمەڵە کێشە باشە بەڕێز وتت پارتیش پێی خۆش هیچ بەڵگەیەکت هەیە ینی هیچ زانێرێک تێ دەبێت و کە پارتی پێی خۆش بێت ئەم کێشەی ناوابزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی زاغ بێتەوە نەخێر من بۆچوونی خۆمەوە تەبعانەوە نە بۆچوونی حیزبەکەمان نە بۆچوونی هەر کەسێکی دیکەیە من پێم وایە پارتی کە سەرمەشقی یاساشکێنێ لە وڵاتە و حەز دەکات هەموو ئەو حەزابە سیاسانی کە لە هەرێمی کوردستان هەن بەشێک بن لە خۆی نەک ئەو وڵاتە بێ بە سیستەماتیک و دامەزراوە شەرعیکە زوتنەوەی گۆڕان شەڕی سیستەماتیک و دامەزراوە شەرعی دەکات دەوێت دامەزراوەکان دامەزراوەی خەڵک بن داهاتەکانی وڵات شەفاف بن بەڵام بە من پێم وایە پارتی بە پێچەوانە زۆر باشە بەدوا پرسیارم بۆ بەڕێستان پێتان وایە پێنجشەمەی داهاتوو ئێوە دەتوانن 21 دەنگ کۆ بکەنەوە بۆی کە پارێزگاری ئێستا دکتۆر ئاسف فەریدون لە پۆستەکەی ببەخشن یاخۆ کاک دکتۆر و پێشبینی کە یانیان هەر دکتۆر ئاسۆ پارێزگاری داهاتوو سلێمان دەمێنێتەوە دوجار لە کۆبوونەوەی ئەمڕۆماندا ئێمە هەردوو لامان تاکیدمان لەسەرەوەی کردەوە پرس بە خەڵکی یاسایی دەکەین لەسەر ئەم مادەیە کە باسم لە مادەکە کرد مادەی 5 لە بەرگەی 4دا بزانین یاساکە چۆن پێشنیارمان بۆ دەکات و تەسەوریش دەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان ینی پۆستەکە تەسلیم کات ئومێد دەکەین بەڵێ کاکتۆر دوا پرسیارم بۆ بەرسە پێ دوای پێنجشەمە دەتوانێت ئەم کۆبوونەوە یەک لا بکاتەوە ینی ئەوەی کە پارێزگار ئاڵوگۆڕ بکرێ یاخود کێشەکە لەوە گەورەترە کە پێنجشەمە بتوانێت پرۆسەکەی لا بکرێتەوە من پێم وایە بە پێنجشەمە یەک لای نابێتەوە ئەو بۆچوونەی لە چیوە سەرچاوی گرتووە هەنێک باسم کرد من لە قسەکانمان یەکەم پێم وایە کە هەردوو لایانی خاوەنی ڕێکەوتنەکە خەریکی دراسی ورتری ئەم بابەتەن بە بۆچوونی من و ئەگەرەکانی دەرەنجامەکانی تاوتوێکەن بۆیە ڕەنگە ئاسایی بێگەر ئەو هەڵوێستانی ئێستا هەیە گۆڕانی بەسەرا بێت بۆیە پێم وابێ لە ڕۆژی پێنجشەمە من بابەتە تەواو نابێت تۆ سوود لەسەرەوەی کە پێشبینی دەکەی دکتۆر ئاسۆ بۆ 2 ساڵی تری شەر پارێزگاری سلێمانی بێت من وا پێشبینی زۆر سوپاس بۆ ڕێک لە بەڕێزان دکتۆر فەرات تۆفیق سەرۆکی لیستی پەیمانی نیشتیمانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەروە ڕەسوڵ عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی زوتنەوەی گۆڕان سوپاسیش بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بە هۆکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ